بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێیە گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە مەڵقەی بەرنامەی گفتوگۆ لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستدا. چەند ڕۆژێکی تریام دوو سبەیەکەوینە نێو مانگی پیرۆزی زیلحیجەوە، ئەو دە ڕۆژەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوێندی پێخواردوون و پیرۆزترینی ڕۆژەکانی ساڵن لە لای خوای گەورە و عیبادەت و پەرستشیش فەزڵ و گەورەیەکی زۆری بۆ دانراوە، وەک لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامەندا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکراوە و میلەتی ئێمەش وشەیەکی زۆر جوان و بۆن و بەرامەیەکی کوردەواریانەی بەسەرا بڕیوە و ناوی لێناوە نۆمینەی حاجیان، واتە لە 1 تا 9 کە کاتە ڕۆژی پیرۆزی عەرەفە. من تەواوی فەرموودە و پاداشت و گەورەی دە ڕۆژەکە یا 9 ڕۆژە بۆ میوانەکەم بەجێهێڵم، بەڵام ئەوەیە کە بزانین ئێمە لە بەردەم وێستگەیەکی زۆر گرنگی کۆکردنەوەی کارە چاک و باشەکانین کە بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدولهادی محەممەد زانایانی پێکەوە باز لە فەزڵ و گەورەی و چاکەکردنەکەین لە مانگی پیرۆزی زیلحیجە و دە ڕۆژی سەرەتای. جەنابی مامۆستا زۆر بەخێر بێ، خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. جەنابیشت و هەموو بیستەران و بینەرانیش باتەوە. زۆر بەخێر بی. سەرەتا ئەپرسم فەلسەفە و حیکمەتی ئەم هەموو فەزڵ و گەورەیە بۆ ئەم 9 ڕۆژە کە کورد پێڵێ نۆمینەی حاجیان بۆ چیە گەڕێتەوە؟ نهێنی ئەمە چییە کە خوای گەورە هەموو ڕێز و حورمەتەی لێناوە کە تەنانەت لە ڕۆژە پیرۆزەکانی مانگی ڕەمەزانیش گەورەتر بن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە لە جەنابت و لە هەموو بینەرانی بەڕێز و هەموو بەڕێزانی کە ئەم بەرنامەشمان بۆ تۆمارەکەن، ئەوانەی کە لە بەرچاوی ئێمان و ئەوانش کە لە ژوورەکانی ترا خزمەتەکەن، خوا جەزای هەموو لایەکتان باتەوە. سەبارەت بە ئەم دە ڕۆژەکە لە حەدیثا بە دە ڕۆژەکات و لە قورئانیشە هەر بە دە ڕۆژەکە، خۆی لە ڕاستیە گەورەی مانگی زیلحیجەیە کە خۆی یەکێک لە مانگە حرامەکان و لە هەمان کاتیشە گەورەی ئەم دە ڕۆژە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە گەورەترین یەکێک لە فەرزە گەورەکانی ئیسلامی تیادا نەراوە کە حەجە. بەڕاستی گەورەی حەج وای کردووە کە ئەم دە ڕۆژەی زیلحیجەش ڕۆژێکی گەورە بێ و لە هەمان کاتیشە خوای گەورە بۆ قەرەبووکردنەوەی ئەو مسلمانانەی کە حەجیان بەنسیب نابێ، بە تایبەتی کە ئەم ساڵ زۆربەی مسلمانانی جیهان لە حەج بێبەشن و ساڵانی تریش کە هەیە ناوی دەرناچێ و هەیە بۆی ناکرێ و هەیە پارەی نییە، خوای گەورە قەرەبوویەکی داناوە بە نۆمینەی حاجیان کە مسلمانان لەو دە ڕۆژەیە وەکو جەناب فەرمووی توێشوویە کۆکەنەوە. ئەمە وەرزی بەڕاستی حاصلاتە، بەڕاستی ئەمە ئەو کاتێک کە ئێمە چاکی لێ هەڵماڵین و هەروەها مەچەک و دەستی بە تەواتی بدەینێ لەم 9 ڕۆژەیە خێرێکی زۆر کۆکەینەوە. هەرچەنە خوای گەورەش و لە فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە دەرئەکەوێ خێر و بەرەکەتەکە تایبەت نییە بە چەند ڕۆژێ، بەڵام تر کوردی ئێمە وا فێر بووە ئەم 9 ڕۆژە تیا بە ڕۆژوو بووە، چونکە ڕۆژوو یەکێکە لە ئیشە گەورەکان و هەندێک لە مسلمانانیش هەر لە ناو کووردا شەوەکانیان زیندوو کردوتەوە کە ئەویش هەر یەکێکە لە عیبادەتە گەورەکان، بێجگە لە سەدەقات و بێجگە لە زیکر و تەسبیحات و ئەوانە کە لە هەندێک فەرمودەی صحیحی شەهاتووە بە تایبەتی باسی زیکر و ئەوانە کە حتا ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عومەر و هەروەها ئەبوو هورەیرە خوا لێیان ڕازی بێ، ئالەم دە ڕۆژەیە هەر ئەچونە ناو بازار بە ئاشکرا هاواریان ئەکرد الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر، ئەفەرمێ ئیتر خەڵکیش بە الله ئەکبەری ئەوان الله ئەکبەریە کرد. لەبەرەوەی کە فەرمودەی صحیحیشمان هەیە لەو بارەوە کە پێغەمبەر فەرموویەتی لەم دە ڕۆژەیە زۆر زیکری خوا بکەن و خوای گەورە خۆشی لە قورئاندا ئاماژەی بەوە داوە کە ئەفەرمێ واذكروا الله في أيام معلومات یا واذكروا الله في أيام معدودات. هەردووکیان کە ئیبن عەباس تەفسیری کردووە لە ڕێگەی صحیحە و بە بڵێن مەرجی صحیحی، ئەوەیە کە ئەیام المعلومات ئەم دە ڕۆژێ و ئەیام المعدوداتیش 4 ڕۆژەکەی جەژنە، هاتە ڕۆژی دەیەم و 11ەم و 12ەم و 13ەمی زیلحیجە، ئەو 4 ڕۆژەش ئەیام المعدوداتن
ڕیوایەتێکی دیشەیە بەعکسەوە بەس ئەوە صحیح نییە ئەمەیان صحیحە وخوای گەورەش لە قورئاندا وەکو زۆربەی مفەسرین ڕەئیان وایە وەلەیالین عەشر هەرچەنە خوا باسی شەوەکانی کردووە بەڵام زۆربەی زانایان فەرمیان مەبەستیان دە ڕۆژەکەی زیلحیجەیە ئیبن کەسیریش ڕەحمەتی خوای لێ بێ هەروە فەرمی بەڵێ زۆربەی زانایان تەفسیرە فەرموو مەبەستی دە ڕۆژەکەی زیلحیجەیە و ئەو دە ڕۆژە بەڕاستی کە لە شێخی ئیسلام ئیبن تەیمیان پرسیوە فەرموویەتی ئەگەر شەوە پرسن دە شەوەکەی لەیلەتول قەدر لە هەموو شەوەکان گەورەترن ئەگەر ڕۆژە پرسن دە ڕۆژەکەی زیلحیجە لە هەموو ڕۆژەکان گەورە زۆر باش مامۆستا من لە سەرەتای بەرنامەکەەوە لە بیرم کرد کە سبەینێ تەواوکاری مانگی پیرۆزی زیلقەعیدەیە و دوو سبەی واتە چوارشەمە کەوینە نێو مانگی پیرۆزی زیلحیجەوە پێم خۆشە ڕێنمایی و پەیامی جەنابێت هەر لە سەرەتای ڕۆژی چوارشەمەوەی دی مسلمانان ئەتوان بە ذکر بێ بە نوێژ بێ بە ڕۆژوگرتن بێ بە قورئان خوێندن بێ حتا بە سیلەی ڕوحم و بە پەیوەندی و کۆمەڵایەتەکان بێ ئەتوانن بۆ منە زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵی ڕۆژی دیاریکرامان هەن کە ئەفەرمێ کاروکردەوەی چاک یەک بە دە و یەک بە سەد و تا یەک بە حەوسەتی ژەڕوە پەیامی بەڕێستان کە دوو سبەیەکەوینە نێو مانگی پیرۆزی زیلحیجە و نۆمینەی حاجیانەوە کە مسلمانان وە کۆڵی خۆیانی بۆ توند بکەنەوە خۆیان بۆ ئامادە بکەن تا زۆرترین کاروکردەوەی باش بکەن وەڵاهی من وەم زانی ڕۆژی سێشەمەیە کەوتم لەوە چێ مانگی زیلقەعیدە 29 بێ بەس ئەگەر ئیعلان کرابێ من ئەوە کە باس کراوە بە پێی پێشبینیەکانی فەلەک سبەینێ تەواوکاری مانگی پیرۆزی زیلقەعیدەیە جا ئەگەر هین ببێت چوارشەمە بێت ئەوە مانگی زیلقەعیدەش هەر 30 ڕۆژەکات جا ڕۆژی چوارشەمە بێت کە یەکەم ڕۆژی زیلحیجەیە ئیتر دیارە لەو ڕۆژەوە چەند شتێک بۆ مسلمانان هەیە هەندێک شت هەیە خێرێکی گەورەیە کە ئینسانی مسلمان لە بیری نەچێ بەردەوام لەسەری بێ ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمویی کردوین ئەفەرمێ ئەیام العەشر ئەفضل ئەیام الدنیا کە ئەوە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ دە ڕۆژەکە چاکترین ڕۆژەکانی دنیان ئیتر ئەمە فرسەتە خوای گەورە بۆ هەموو ئینسانێک لە ژیانە جا چه ئینسانێکی سیاسی بێ چه ئینسانێکی عیلمی بێ چه ئینسانێکی زاکیر و عابید بێ چه هەر ئینسانە بێ بۆ هەموو ئینسانێک کۆمەڵە فرسەت لە ژیانیان دروستەکە بۆ ئیماندارانش کۆمەڵە فرسەتی داناوە کە تۆ لەو فرسەتانە قەرەبووی ساڵەکە کەیتەوە چکە جایە تۆ لە ساڵەکە لە هەندێک کاتا کەم تەرخەمیەکی هەندێک کاتی بۆ دانای بۆی قەرەبووی ئەو کەم تەرخەمیانە کاتەوە لەبەرەوەی حەدیثێکی شەیە هەندێک لە زانایان بە مرسەلیان زانی و هەندێکیشە فەرمون مەرفوعە کە فەرمێ هەر ڕۆژێکی ئەم لەیلەتول قەدرە خێری 1000 ڕۆژی ئەم دە ڕۆژەی زیلحیجە هەر ڕۆژێکی خێری 1000 ڕۆژی یعنی 3 ساڵەکە حەدیثیشمانەیە بەس ضەعیفە کە فەرمێ ڕۆژێکی بە ساڵەکە بەڵام ئەفەرمێ هەر ڕۆژێکی خێری 1000 ڕۆژی هەیە ئەوە بە مرسەلی صحیحترە و ئەفەرمێ هەر ڕۆژی عەرەفەش خۆی خێری 10,000 ڕۆژی هەیە واتە ئەوە 30 ساڵەکە ئێمە حەدیثیشمانەیە کە خێری ڕۆژ بەس ڕۆژووی ڕۆژی عەرەفە گوناحی 2 ساڵە چێتەوە بەس ڕۆژوەکەی ئیتر زیکر و دوعا و نوێژ و شەو نوێژ و دەری جەنابەت و سەدەقات و سیلەی ڕەحم و ئەمانە و بەس ڕەب العالەمین خۆی زانێت چەندێک بۆیە بەڕاستی ینی بە مهمگرتنی ئەم دە ڕۆژە و لە بەرچاوگرتنی ئەم دە ڕۆژە بە تایبەتی کە ئێستا زۆربەی مسلمانان هەر لە کەرەنتینەیان هەر لە ماڵەوەن یا زۆر ئیشی قورسیان نییە بۆیە ینی بەڕاستی کاتی خۆیەتی ئینسانەگەر لەسەر ئیشیش بێ وەکو باسم کرد عەبدوڵڵای کوڕی عومەر و ئەبوو هورەیرە خوا لیان ڕازی بێ خۆ ئەهلی عیلمیش بوون بەڵام لەو ڕۆژانە چوونەتە بازاڕ ئەڵڵاهو ئەکبەریان کردووە بۆیە ئەهلی بازاڕیش یعنی تۆ لەسەر ئیشی لەسەر وەزیفەش دەتوانی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکە ئەفەرمێ ما من أيام العمل فيهن أحب إلى الله من أيام العشر فأكثروا فيهن من التسبيح والتهليل والتكبير والتحميد ئەفەرمێ بەڕاستی هیچ دە ڕۆژێک نییە گەورەتر و خۆشەویستتر بێ لە لای خوا لە حەدیثێکی ترا فەرمێ أعظم عند الله لە لای خوا گەورەتر بێ و خۆشەویستتر بێ لە لای خوا کە ئینسان کردەوەی چاکی تیا بکە لە هەندێک حەدیثە العەمەل بەتەنیا هاتووە لە هەندێک حەدیثە العەمەل الصالح هاتووە دیارە هەر عەمەلەکەش هەر مەبەست پێ عەمەلی صالحە چونکە خوا پەنامان بە عەمەلی خراپ لەم ڕۆژانە خەتەرترێکە
بۆیە عملی صالح پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئالەم دە ڕۆژەیە خۆشەویستترە لە لای خوای گەورە لە هەموو کاتەکانی تر. ولا حديثي صحيح شاهية كالأصل كي لبخاري ومسلم وله زوربي حديث كتاب كان حديثها هي كتنانا الصحابة كان فرمي في غمر إخوة جهاد لري خوايا فرميتي جهاد لري خواشا ناقا بدرجة أم دروجة كتو شاكي تيابكي مەگەر پیاوێک بە خۆی و ماڵەکەی بڕوا و نەشگەڕێتەوە ماڵەکە شێر بۆ نەیێتەوە خۆ جەزابەت مەگە کەسێک خۆیشی و ماڵەکەشی تیاچی کە ئەوە زۆر کەم ڕێەکەوێ ئینسان خۆشی و هەرچێکیشی هەیە بیبەخشێ لە ڕێی خوایە و شەهید بێ تایبەتی لەم ڕۆژگاری ئێمەیە کە تۆزێ نەک تۆزێ هەر جیهاد وشت نەماوە جیهادی لیسانەکەشە ئەڵێن کاکە تۆ عیلاقی خەڵکە نەبێ خەڵک ئازادە خۆی چیەکە وانە الحەمدولله بەشی ئەوەش لەخوا بە زیاوێ خەڵکی چاک لە عالەمی ئیسلامیە هەیە کە ئەوەش کارێکی خێرەکە ئێمەی مسلمان بۆ فیتنانە هەڵ نەخڵەتین یەکێک لە کارە خێرەکان لەم دەڕۆژە ئەوەیە کە تۆ قسەی خێر بڵاوکەیتەوە شتی چاک بڵاوکەیتەوە شەوانی قەدرمان هەنەگەر خوای گەورە بە نسیمانی بکە ئێمە هەموو ساڵی ڕەمەزان بە سەرمانە دێ خێرەکەی لە 1000 مانگ یا 83 ساڵ و ئەوەندە ڕۆژ زۆرترە ڕۆژی عاشورامان هەیە کە پێغەمبەریان صلی الله علیه و سلم فەرمێ گوناهی ساڵی ڕابردووی مرۆی مسلمان ئەشواتەوە ڕۆژی عەرەفەمان هەیە کە ساڵی ڕابردوو ساڵی داهاتوو مەبەستمەوەیە ئەمە پەیامێکی ئەو لێخۆشبووانەی خوایە کە دەیەوێت بە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیە فەرمێ خوای گەورە بە بیانوە لەوەی کە لە عەبدەکەی خۆی خۆش بێ یعنی ئەوەندەی هەلو ئەوەندەی دەرفەت و ئەوەندەی وێستگە بۆ ڕەخسێنێ هەتا وەکو بە جۆرێک تر ئەم بەندە هیچ بیانوویەک هیچ بیانوێ نەدۆزێتەوە بۆەوەی کە خوالی خۆش نەبێت ئایا ئەم فەزل و گەورەیە تەنها بۆ ئەوەیە کە خوای گەورە بەخشندەیی و لێبوردەیی و بەزەی خۆی بە بەندەکەی عەتاب فەرمێ یا شتی تری لە پشتەوەیە دیارە هەندێک قسەی خۆش هەیە لە ناو زانایاندا ئەڵێن هەندێک کەس هەیە تۆ نابێ پێ بڵێ ئەم شتەی ئەم نەخۆشی تۆ کەفارەتی گوناحە ئەبێ پێ بڵێ ڕەفعی دەرەجاتە جا بەڕاستی ئەو مسلمانانش کە دایمە ئەهلی خێرن ئەهلی چاکەن یعنی لە ساڵەکە لە هیچ کاتێکە لە کاری خێر دەستیان نەگێڕاوەتەوە بەڕاستی بۆ ئەوانە بەرزبوونەوەی دەرەجەیە چونکە چاکەی خوای گەورە خەزیێنەکانی خوای گەورە بۆ هەردوو بەشەکەی تایە بۆ ئێمەمانانیش کە تەقسیرمان هەیە لە ساڵەکەی و لە مانگەکانە و ئەمانە بۆ ئێمەش ئینشەڵڵا یعنی تەکفیری سەیئاتە و ئینشاءڵڵا لێخۆشبوونی ئەو تاوانانەیە ئەو غەفڵەتانەیە ئەو تەقسیرانەیە کە تێیکەوتوین و هەروەها تازەبوونەوەی ئیمانە ئینسانی مسلمان یعنی ئیمانی خۆی تازە ئەکاتەوە جارێکی تر وزەک و ئەکاتەوە چونکە تۆ لە ڕەمەزانە کۆمەڵی وزە و کۆ کردوتەوە 3 مانگی بەسەرا ڕۆیشتۆ مانگی زولحیجە هاتووە وزەی تر کۆ ئەەکەیتەوە مانگی محەڕەم چەند ڕۆژێکی تایە وزەی تر کۆ ئەەکەیتەوە مانگی ڕەجەب مانگی خێر و عیبادەتە وزەک ئەمانە هەمووی ئینسانی مسلمان دایمە پێویستی بە وزەی ئیمانیە وەکو زانایەگە فەرمێ ئێستا خەڵگەڵەن کاکە لەم سەردەمەی پێشکەوتنە ئیستیهلاکی وزەیە وزە زۆر سەرفە بێ لە دنیاە وزەکە جاری وایە ئەشبێ بە زەرەر بۆ بەشەریەت بەڵام بەڕاستیە فەرمێ ئێستا وزەی ئیمانیش زۆر سەرفە بێ چونکە ئەوەندە شوبوهات و شەهەوات ڕووی کردوتە ئینسان تۆ پێویستە بە وزەیەکی زۆرە بۆی بتوانین بەرامبەری ئەم هەموو شەهەواتە بوەستی بەرامبەر ئەم هەموو شوبوهاتە بوەستی ئەچیتە مسلمان چیتە شوێنێک لەگە خەڵکێکەوە بینێ مسلمانی بەخوا کاکە مسلمان درۆگە خوا کاکە مسلمان واکە خوا حاجی وا کاکە ئیتر کۆمەڵە شوبوهات تووشی ئەم ئینسانە بۆ کاتێک لە خۆشی پرسی کاکە ئیتۆ مسلمانی ئەرە بەرەوەڵە ئە باشە تۆ میشاناکەی نەوەڵە ئەی باشێت بۆ هەموو مسلمانان داوامبارەکەی خەڵک لە وڵاتان قەشەیەک غەڵەتەیەکە حاخامێکی جوولەکە غەڵەتەیەکە سیاسیە غەڵەتەیەکە هەڵێ فڵان کەسی کوڕی فڵان کەس غەڵەتی کرد دینەکەی ناخاتە پاڵی بیر و باوە حتا بیر و باوەڕە دنیایەکەشی ناخە ناڵێ لیبرالیەک ناڵێ دیموکراتیە غەڵەتی کرد ئەڵێ فڵان کەسی کوڕی فڵان کەس غەڵەتی کرد بۆیە ئەم هەموو شوبوهاتی لە دەوری مسلمانان کۆبووتەوە ئەمانە هەمووی ئینسانی مسلمان پێویستی بە وزەیە تەحملی بکە یعنی پێویستی بەوەیە کە تۆ بەهێزبی بۆی بتوانی بەرامبەر ئەمانە بوەستی بەرامبەر ئەم گومانانی کە بۆ دروستەکرێ ئەم ئارەزواتانی کە ئەخرێتە بەردەست ئەم مەشغەڵەتی کە لە دنیاە بۆ دروستەکرێ جاریوە هەر بە مەشغەڵەتێکی حەڵاڵ یعنی ژیانە لێتێکێتە کابرایە بۆ مزگەوت ئەگەر مامۆستا چارێکی پێ بچێ زۆر بەلایە قورس بەڵام جارێ لەسەر فەیسبوک کاتێزان 2 ساعتی ڕۆیەوە شتێکی حەڵاڵیش یعنی خۆشتیش حرامیش ناکە بەزتر کاتەکەی لێ ڕۆشتووە
سەیەکە یعنی ئەگە بەراوردکە ئەم خوای گەورە ئەم ڕۆژانە بۆیە دانێ ئینسانی مسلمان بگەڕێتەوە سەر ینی لەو حاڵەتە کە پێی ڕاتە لەو حاڵەتە ڕۆتینی و عادەتی کە گرتوێتی تۆزی خۆی بگۆڕە جارێکی تر خۆی نوێ کاتەوانێ بە وزەیەکی ئیمانی خۆی بەهێز کاتۆ زیکری زۆر بکە ئەڵڵاهو ئەکبەری زۆر بکە هەر لە یەکەم ڕۆژی بڵێن ئەم مانگەوە مانگی زیلحیجە لە چوارشەمەوە تۆ دروستە ئەڵڵاهو ئەکبەر بکەیت ئەو ئەڵڵاهو ئەکبەرەی کە لە جەژنایکێ لە بە پێی و حەدیثە سبحان الله زۆر بکەی ئەستەغفر الله زۆر بکەی لا إله إلا الله زۆر بکەی اینجا بێجگەلەوەی کە ئینسانی مسلمانی ژیارە هەندێک لە مسلمان بڕیارە دەن ئەڵەن قوربانیەکەین لەگەڵەوە شابابێ پارەیش بێ قوربانیەکەین لەبەری کۆمەڵی خەڵکی فەقیری زۆر هەیە گۆشتی نەخواردووە من لانی کەم ئەتوانم هەفتەی جارێ گۆشت خۆم مانگی جارێ گۆشت خۆم بەس خەڵک هەیە 3 مانگیشە گۆشتی نەخواردووە کۆمەڵی مسلمانی ئازا و بەجەرێک ناترسن و پێیان وایە ڕازق خوایە و پێیان وایە ئەو پارەی کە خەزنیان کردووە ئەمڕۆ ڕۆژێتی کە سەرفیکەن ئازایانە بڕیارە دەناڵن ئەم جەژنە قوربانیەکەی لەگەڵ ئەوەشە زۆر هینە بەڵام قوربانیەکەی دارە یەکەم ڕۆژی جەژنیش بەس ئەم دە ڕۆژە مبارەکە ئەەکەی بۆیە یەکەم ڕۆژی جەژن زۆر خێرە و سەحابەکان و پێغەمبەر سەڵسەلەم سنەتی ئەسڵی پێغەمبەر وایە ڕێک لە یەکەم ڕۆژە کردویانە هەندێک مسلمانڵێ با حیوانەکە ئەرزان بێ یەکەمە چوارەم ڕۆژ بەس خۆی یەکەم ڕۆژەکە ئەو خێرە گەورەت بەنسیبە بەر ئەم دە ڕۆژە مبارەکە ئەەکەوی و لەگەڵەوەشە تۆ لە یەکەم ڕۆژ دڵی مسلمانان خۆشەکی کابرا ئەگەر بەیانیەکەی جەژنیش گۆشتینەوە بێ ئێوارەکەی گۆشتێکە رەخوا بەس لە عورفەکە ئێمە مادەم چێشتەکە بەیانی دوای بانگی سەڵای جەژنەکرێ خەڵکێک لەوە چێ بڵێ خۆزگە پێش جەژن ئەم قوربانیە بکرای بۆ ئەوەی فەقیرەکانیش لە بەیانی زوو جەژنە بێبەش نەبوونایە لەو خۆشی لۆ دیارە ئێمە وەکو ئەسڵی شەریعەتەکە بڵێ عادەت و وەزعی ئەم سەردەمە گۆڕاوە ئەگەر ناوەکو ئەسڵی شەریعەت وەختی خۆی خەڵک هەمووی کە لە دوای نوێژی جەژن ئەڕۆشت و یەکسەر نانی نەئەخوات چکە بەڕۆژ بە زۆری نوێژی جەژن کاتی ئەکرێ خەڵک تازە لە خەو هەڵەسێ ینی لە بەتایەتی لای ئێمەش تۆ 2 سەعاتی لە ماڵ و دانیشین جا دوایەوە خەڵک دەستەکا بەگەڕان لەبەرەوە تۆ لە 6 نوێژ کردووە بەڵام لە لای وەختی خۆی لە لادەکانی ئێمەش هەروە بوو یعنی خەڵک زوو حیوانەکەی سەر بڕیوە فریای کابرا کەوتووە فریای کەسەکە کەوتووە یەکسەری گۆشتەکەی بۆ پێ بکە بەتایەتی گۆشتی حیوانی پیریش نەکراوە کاتە بەڵام ئێستش ئەگە عادەتەکەوا بێ ئێمە ناتوانین واجبەکە بگۆڕین چکە حەدیثی صحیحی لەسەرە و عکسی سونەتە بەڵام کۆمەڵە مسلمان ساڵانی پێشوو ئێمە شاهێدین لەو ڕێکخراوە خێرخوازیانە کۆمەڵە مسلمان لە پێش جەژنە حیوانیان کردووە بە خێر بۆ ئەوە شەر خێرە بۆ چونکە بەرەم دە ڕۆژە مبارەکە نیەتە باشەکە لە قوربانیەکە باشتریش بۆیان لەوە خێرەکەشی زیاتر بێت بەڵام وەکو ئێمە وەکو ڕێی خۆمان وەکو کات وەکو فتوا وەکو کات دەگینە ئەسڵی شەریعەتەکەوەیە کە پێغەمبەر فەرمێ خێرترین شت لە ڕۆژی جەژنە ڕشتنی خوێنی حیوانەکە بەڵام ئەو کۆمەڵە مسلمانش کە خێریان کردووە هەموو ساڵێک پێش جەژن هەر بەر ئەو دە ڕۆژە مبارەکەکەوێ ڕاستە ینی ئەوەش خێرێکی گەورەیە بەڕاستی ئینشاءڵڵا دەری جەنابێتێ وەکو وەختەکە ئینشاءڵڵا وەکو وەختەکە هیوامان وایە کە هەمان خێری قوربانەکان دەستکرد خاتو حەفسەی دایکمان کچی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام وازی لە 4 شت نەهێنا دوور کات نوێژی سنەتی پێش بەیانی 3 ڕۆژ لە مانگێک داوای کە 13 و 15 مانگی عەرەبیە ڕۆژوی ئاشورا لەگەڵ ئەم دە ڕۆژەی مانگی پیرۆزی زیلحیجەیە ئەمە پێکەوە بەستنی ئەم 4 عیبادەتە لەلایەن پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه وسلم کە سەرمەشق و پێشەنگ و ڕێنیشاندەری ئێمەیە چه دەلالەت و چه واتایەکی تێدایە مەبەستمەوەیە کە ڕۆژووی ئاشورا زیلحیجە 3 ڕۆژ لە مانگێکدا لەگەڵ نوێژی سنەتی پێش بەیانی دیارە ئینکاری ناکرێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایما مسلمانانی یعنی ئینسان کە لە ژیانی پێغەمبەر ئەکۆڵێتەوە هەموو پێغەمبەرانیش هەروان بەڵام پێغەمبەری خۆمان بە تایبەتی یعنی ژیانی پێغەمبەر بۆ خۆشی هەر موعجیزەیە بێزگە لەوەی کە کتێبەکەی موعجیزەیە و هەندێک موعجیزەی تایبەتیشیە بووە هەر ژیانیشی عیبادەتەکانی ڕێخستنی کات بۆ ئەم هەموو ئیشە معجزەیەکی گەورەیە یعنی تۆ جاری وایە کابرا لەم کەرەنتینەش هیچ ئیشیشی نییە دوو ڕکعت نوێژی زوحای بۆ ناکرێ بۆ سەعات 11 لە 11 تر تا سەیرێکی تەلەڤیزیۆنێکە یا مۆبایلەکەیەکە کاتی ئەزانێ باگی نیوەڕۆیە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی زوحای کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم
هەموو مانگە 3 ڕۆژ بڕۆ بێژگەلەوەی دووشەمان و پێنجشەمان شەر بە ڕۆژوو بووە حەدیثی صحیحی لەسەرە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بێژگەلەوە مانگی شەعبان زۆربەی بە ڕۆژوو بوو مانگی ڕەجەب بە ڕۆژوو بوو لەیەکێکە لە مانگە حرامەکان مانگی محەرەم بە ڕۆژوو بوو مانگی ئەو بێژگەلە بۆیە حەدیثێکی ترمان هەیە پێچەوانەی ئەم حەدیثەیە دەربارەی زیلحیجەکە خاتو عایشە فەرمێن پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت زیلحیجەی نەگرت بەڵام زانەکانە فەرموون ئەم دوانە دووکی خێزانی پێغەمبەرن ئەو دوو کەسەی ئەم دوو حەدیثیان گێڕاوەتەوە هەردووکیان خێزانی پێغەمبەرن ئەم بینیەتی پێغەمبەر بە ڕۆژوو بووە ئەو نەیبینیوە بە ڕۆژوو بێ لەبەرەوەی کاتەش خواردن وەکو ئێستا نەبووە فەزلیش فەرمودەیەکی فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە عەرەفە و تاریەدا گومانمان هەبوو بە ڕۆژوو بێ پەرداخی شیرم بۆ نارد ئەویش نۆشی کرد و خواردیەوە بەڵێ جاگەر پێغەمبەر لە کاتی حەجا بێەوە دیارە بۆ عەرەفە بۆ حرامە بۆ حاجیان بۆ حاجیان یعنی سنت نییە بەڵام بۆ غەیری حاجی وەکو وتم خوای گەورە دەرفەتێکە پێمانڵێ گەر ئێوە نەچوون بۆ حەج ئێوەتوان لەم دەڕۆژەیە دەری مامۆستایەکەوی کاکە تۆ مەگری بۆ حەج و عەمرە بڵێ بەنسیبم نابێ لە دوای نوێژی بایی دانیشتانی ئەوڕۆ خوای گەورە حەج و عەمرەیەکە بۆ نووسی بە شەرتێ بەردەوام بی لەسەر ئەو سونەتە بەردەوام بی لەسەری خوا حەج و عەمرەکە بۆ نووسێ ئەمە چییە قەرەبووە خوای گەورە بۆ ئەو کەسانی کە فەقیرن دڵیان خۆشەکە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربانی کرد و فەرمووی خوای ئەمە لە بری فەقیری ئومەتەکە یعنی کابرا کە نیەتی هەتا ئەو ڕۆژەی ئەمرە نیەتی قوربانیەکە دڵی خۆشەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربانی بۆ کردووە ئەگەر ئێمە خۆمان قوربانی بۆ خۆمانەکەی نازانین قبوڵیان نا کەسێکی فەقیر و نەبوو پێغەمبەر قوربانی بۆ کردووە صلی الله علیه و سلم بۆیە تۆ یعنی دڵت بەم شتانە خۆشە بێت کە تۆ دەرفەتی ئەو شتە نییە خوا ئەم دەرفەتەی تری بۆ ڕەخساندووی کە خێرێکی زۆری تیا کۆکەیتۆ لەوەچێ لە حاجەکەش زیاتر بێ چونکە حاجی خوای گەورە فەرمێ دەربارەی حەج فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال إذا حاجی توش ئەمانە هەرێکیکە هەرە بێت جاری وایە ینی مەگە حاجیەکی زۆر مسەقف بێ و لە هەمان کایشە زۆر زاڵ بێ بەسەر نەفسی خۆیان اینجا لەمانە دوورکەوێتەوە ئیگنا ئیلا تووشی یەکێک لەمانە ئەبێ دەی تۆ گە بتوانی ئەم دەڕۆژە ینی فرسەت بێنی بەتایەتی ئەو کەسانی کە لە ماڵەوە ناچن بەم لاولایە ینی فرسەتێکی چاکە زیکری زۆر بکەیت تەسبیحاتی زۆر بکەیت ینی بیر لەوە مەکەرەوە تۆ کاکە ختمێ بکەیت 1000 داین با 10,000 بکەیت با 100,000 بکەیت با 200,000 بکەیت ینی ئینسانی مسلمان با الحمدلله وەکو زانایەگە فەرمێ پێغەمبەر فەرمێ سبحان الله وبحمده دارێکی خورما و لە بەهەشتا بۆ ئەڕوێنن سبحان الله وبحمده فەرمێ بزان چەند سانیە پێچێ دەی ئێمە کە ئەم هەموو سانیە لە کیسمانەچێ ئەم هەموو چرکەیە لە ژیانمان لە کیسەچێ بزان چەند دار خورمامان لە کیسەچێ بۆیە بەڕاستی ئەم دەڕۆژە فرسەتێکی گەورەیە بۆ ئینسانی مسلمان کە خێرێکی زۆری تیا کۆ بکاتەوە و ئەو پاداشتە زۆرانش کە لە حەدیثەکە هاتووە ئەگەر بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشەویستترین لە هەیە خۆی ینی تۆ ئەگە هیچ پاداشتێکیش نەبێ بەس ئەوەندە کە خوا ئەو خوایی کە خۆشتەوێ ڕازیەکەی ئەو خوایی کە خۆشتەوێ بە دڵی ئەوەکەیت ئەو بخۆی گەورەترین ینی نعمەتە گەورەترین سەکینەتە بۆ ئینسان کە خۆشەویستەکەی خۆی ڕازیەکە بەو کردەوە چاکانەی کە بۆی ئەکا لەو دەڕۆژەیە ئەینجا وەکو جەنابیشە فەرموو کردەوە چاکەکان ینی پەرشوو بڵاون ئەوەی کە قوربانیەکە نینۆکی ناکە ڕیشی ناتاشێ ئەمانە سونەتن هەندێک لە زانایش فەرمیانە فڕتن بەڵام لە مەزهەبی ئێمەیە و لە حەدیثەکانیش کە دەرەکەوێ ینی قوربانی بەوە کەم ناکە بەڵام لەوە چێ خێرەکەی کەم کە ئەو خێرە گەورەی کە پێغەمبەر دیاری کردووە لە ئەنجامی نینۆک نەکردن و نەتاشینی ڕیش و ئەمانە دەستنەهێنان بە مووی لەشا ئەمانە هەمووی لەوە چێ ئەو خێرە کەم بکە بۆی ئینسانی مسلمان گە بتوانێت خۆی ڕابگرێ ئەوە شتێکی چاکە و خێرێکی گەورەیە و نیەتی قوربانەکەش بێنێ لەم دەڕۆژەیە بۆی ئەو خێرە گەورەی بەنسیب ببێ ئەو وەکو فەرمووش ئەو مسلمانانش کە پێش قوربانێکن ئینشاءڵڵا و ئەجرە گەورەیە جەنابی مامۆستا ڕۆژێ پیاوێکی بەهێز و باز و چوارشانە دێتە مەدینەوە هاوڵان دەفەرموون لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ئەم پیاوە ئەم هێز و قووەتەی لە جیهادی فی سەبیلی لایە سرف بکردای ئەوە چەنە گەورەی و پاداشتێکی زۆری بووە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم تێگەشتنەمان بۆ ڕاست دەکاتەوە کە دەفەرمێ پەیداکردنی قوتێکی حەڵال بۆ ماڵ و منداڵەکەی ئەم هێزە لە عەزیەت نەدانی خەڵکە ئەمانەش هەر جیهادی فی سەبیلی لا مەبەستمەوەیە ئێمە زۆر جاوا ئەزانین پەرستش و عیبادەت تەنها نوێژ و قورئان خوێندن و ئەم شتانن کە بە جەستە و بە زمانی خۆمانێکن ئایا کار و کەسابەت پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە دەمەوەبوونی خەڵکیەگەی وەکو جەناب دەفەرمووی 3 مانگە 4 مانگە گۆشتی نەخواردووە برنج و ڕۆن لە ماڵیانەیە بەدەمەوە بوونی ئەم جۆرە کەسانش لەم دەڕۆژە یا لە ڕۆژەکانی ترا تا چەند ئەچنە چوارچێوەی ئەو پەرستش و عیبادەتە بەرزانەوە کە خوای گەورە لەبەر حورمەتی ئەم دەڕۆژە
پاداشت و فەزلێکی زۆرترمانەداتەوە. بەتەکید پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین حەدیثە باسی ئەوەی کردووە کە ئینسانی موسڵمان ئەگەر بتوانێت چاکە بکە، چاکە لەگە خەڵکا بکە، ئەگەر نەشتوانێت زەرری بۆ خەڵک نەبێت چاکێ ڕاست، ینی تۆ زەرەر نەدەی لە خەڵک یان نەبیتەوەی مانای خەڵک گلەیی لە دین بکە بەهۆی تۆ گلەیی لە شەرعکە. بۆیە هەموو چاکە هەر ئەو شتانە ناگرێتەوە، بەڵام چاکە گەورەکان بۆیە نوێژ و ڕۆژ و ئەمانە باو باپیری ئێمە زۆر دەستیان پێوە گرتووە، چونکە ئینکاری ناکرێت ئەمانە هێزێکی بەقووەت ئەدەن بە ئینسان. ینی ئینسانی وا هەیە ئەگەر نوێشکەر نەبێت لەوەی ئینسانێکی زۆر خراپتر دەرچێت لەوەی کە ئێستا هەیە. ئینسانی وایە ئەگەر ڕۆژوگر نەبێ و ڕۆژوو نەبێ ئەو مانگە خی گەورە نەیبەستێتەوە نەفسی کە لە بچە نەکە لەوە چێم ئینسانە ئینسانێکی زۆر خراپتری لێ دەرچێت. بۆیە ینی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی نەفسیەوە خی گەورە خۆی باشتر ئێمە ئەناسی ئەزانێم عیبادەتانە تەسی ڕاستە و خۆیان هەیە، بەڵام لەگەڵەوەشا ئینسانی مسلمان نابێ بزانێت دینداری هەر ئەوەیە. وەلە مسلمانانیش ینی بە زۆری مسلمانانیش مسلمانی تێگەیشت و ینی من بینیمە ئەوەی کە نوێژەکە هەر ئەوەیە کە خێرەکە، تەنانەت هەر ئەوەشە لە کاتی ئەم قەیرانەیە یارمەتی حکومەتی هەرێمیان ناوە، هەر ئەوانەشن کە ینی بڕۆ بگەڕێ بە دوای ئەو ڕێکخراوە خێرخوازیانەیە یان بڕۆ بە دوای ئەو کۆمپانیایی کە خێرخوازیەکەن، هەموو ئەوانن کە ئەهلی نوێژ و ئەهلی جەماعەت و ئەهلی ینی ڕۆژون. بۆیە ینی ئەوانەی کە خێرەکەن حتا بە کەسێکڵگاگە تۆم عەمرەیەم هەموو حەجە چیەکەی لە هەر ئەوانن کە عەمرە و حەجە زۆرەکەکەن کاتێک تۆ دەسەیتە ئیشێکی خێر یا پیاڵی فەقیرێکەیە هەتیوێکەیە محتاجەکە هەر ئەوانن پارە ئەدەن. بڕات بێت ینی ئەگەر ئینسانی مسلمان ینی هەموو مسلمانان خوشک و برای ئەون خۆش نییە باسی هەندێکیان کە هەندێکەیە کە ینی کە ئەهلی ئەو کارە خێرە گەوراننی خۆیان خێریان لە دەست نابێت. ینی هەندێک کەسە بۆ گلەیی لەوە فڵان کەس بۆ ئەچێ بۆ حەج بۆ خێر ناکە، پێم فڵان کەس ئەی تۆ ئەچی بۆ حەجسینەوەڵاتم ئەی بۆ پارەکەی حەجی ئەو تۆ ئەزانی ئەو حەج 30 وەرەقەیاوە بە حەج تی ئەزانم تم دە ئەی تۆ بۆ ئەو 30 وەرەقەیە بۆ تۆش هەتە تۆ بڵێ کە خەڵکینەوە من ناچم بۆ حەج بڕاشم بە حەج نیە ئەم 30 وەرەقەیەکەم بەخێر دەبڕوا بە یەک وەرەقەشی خێر ناکە. خۆم چەند جار چوم تەکلیفم لێ گوتم کاکەەوە فڵان ماڵ هەیە درا سێمانە محتاجە تێگەی دەبڕای دەستی ناوە وەرەقەیە کەواتە عیبادەتەکان زۆرجا بزوێنەر و داینەمۆی کردنی کار ئەوەی پەیوەندیەکانی نێوان مرۆڤنەوەی خی گەورە ئەم عیبادەتانی بەگاڵتەدانەوە ئەم عیبادەتانە هاندەرن لە هەموو جیهانی شەهر وایە. بڕۆ مەسیحیەکی ئەهلی تەقوا هاندەرێتی کە لە ئەفریقایە خۆی خاتە ئەو ناڕەحەتیەوە کە یارمەتی ئینسانیەت ئەوانەی کە بە جاسووسی ئەچن تێگەی نیەتەکەی ئەوە نییە زۆری نەچاکەکەی کە بۆ خێر و خێرا دەچن بۆ یارمەتی ئینسانیەتن زۆرینەکەی ئەو مەسیحیانن کە پابندن بە عیبادەتەکانی ناو کەنیسەوە. ینی ئەم عیبادەتانە کە خوا لە هەموو دینەکانە داینەوە فەرمیەتی کەما کوتیب علی الذین من قبلکم ئەم عیبادەتانە بەتەئکید هاندەرن بۆ ئینسان بۆ خێر بۆ چاکە. ڕاستە ئێمە مسلمانی ئێمە نوقسانی هەیە بەڵام کاکە خۆ ئێمەش بەشەرین خۆ ئەو غەیرە مسلمانانە ئەگە حسابکەی ئەگە مکەسەراتی غەیرە مسلمان حسابکەی خۆ دەفتەر نایگرێ هیچ قاموسێکی دنیای جێی نابێتەوە هیچ وێبسایتێکی دنیا بە ملیارەها گێگاشی هەبێت یەگە تێرابایتیشی هەبێت جێی نابێتەوە ئەوەندە مکەسەراتیان هەیە غەیرە مسلمانەکان بەڵام ئێمەی مسلمان خۆمان لەناو مسلمانە ئاشین بۆیە نوقسانیەکانی مسلمانە بینین. بەڵام دڵنیا بە ئەو نوێژ و تاعەت و چاکەیە نەمێنێ ئەو ئەم چەند ساڵە کە تۆ سەیرەکەی خەڵک لە نوێژ و تاعەت دوورکەوتەوە خەڵک لە نوێژی جەماعەت دوورکەوتەوە خەڵک لە سەیرەکەی سەردانی کافتەریاکان یارگەلەخانەکە سەیرەکەی ئینسانەکان چیان لاتوو یعنی پابەندی ڕێنمایە قانونیەکەش نابێت کە خۆی بڕایەتی پابەندی ڕێنمایە مرۆڤ دۆستانەکەش نابێت کە خۆی پابەندە پێ پابەندی ڕێنمایە بە زەی هاتنەوە بە ژینگە و بەوانەشان نابێت. بۆیە یعنی ئینسانە مسلمانەکەش لەگەڵەوە ناژی کە تۆ سەیەکی چوادەورەکەت هەمووی لارە ئیتر ئینسانی مسلمانیش خۆشی ئینسانێکە لەناو ئینسانە ناژی هەرچەنەوە کووتمان ئینسانی مسلمان گە عیبادەتی زۆرکە خێری زۆرکە ئەکەوێتە شوێ کاریگەریشتی چاکە بۆیە کە تۆ شتێکی چاکە پێی ئەڵێن مسلمان لە پێش هەموو کەسێک جێبەجێەکە و عالەمی ئیسلامی ئەم جارە سەلماندی لە مەسەلەی کۆرۆنایە کە لە وڵاتانی ئەوروپا وریاتر بوون و خۆیان زۆرتر پاراست هەرچەنە ئێمەش قوربانیمانێ بەڵام قوربانیەکانی ئێمە لە چاو ئەوانە کەمە
و ئینسانیەتی ئێمە لە خزمەتکردنی ئینسانەکانە زۆرترەوە الحەمدوللا لە زۆربەی وڵاتانی ئیسلامیشە چارەسەری خێراش یا چارەسەری کاتیش زووتر دۆزراوەتەوە بۆ نەخۆشیەکان لە وڵاتانە تا ئەوان ڤاکسین دروستەکەن و تا دەرمان دروستەکەن. بۆیە ڕاستی ئەمە خێرێکی گەورەی ئینسانی مسلمان ئالەم دەڕۆژەیە هەرچی جەری جەناب دەڵێ هەرچی خێرێک دێ بە مێشکتە، هەرچی خێرێک لە ئیزاعەکان و لە تەلەڤیزیۆنەکان و ڕێنمایی دەکرێت بیکە. مەڵێ من هیچ خێرێکم پێ ناکرێت. ئەنی ئینسان هەر خێرێکی پێکرێ خوای گەورە وای ئینسان دروست کردوە ئیلا خێرێکی پێکرێ. هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو سەحابانەی فەرموو کە هاتن تی وڵای پێغەمبەری خوا دەوڵەمەنەکان جیهادە هەر ئەوان ڕێکێخ مزگەوتە پارە ئەوان زیاترە دەوانە زەکات و خێر هەر ئەوانەی دەر ئێمە چیمان بووە مێنێتەوە فەرمی دە باشە لە دوای هەموو نوێژە 33 جا بڵێ سوبحان الله 33 جا بڵێ الحەمدولله 33 جا بڵێ الله ئەکبەر کاکە ئەمەش خێرێکە ئەمە بەتۆ کێوی ئوحود هاتوون ببەخشن ناگەنەوە وانە کەواتە یعنی ئێمەی مسڵمان ئێستا ئێمە لەم سەردەما ئەم هەموو شتەمان لەبەردەستایە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێوە ناگەن بە نیوەی خێری سەحابەکانیش بە مشتێکی سەحابەکانیش لە کاتێکە ئێمە کتێبمان زۆرتر لەبەردەستایە عیلممان زۆرتر لەبەردەستایە لەم تەلەڤیزیۆنە بەڕێزی ئێوە کە ئەم کەناڵە پەخشێکا لەوە چێ بەقەدەر هەموو سەحابەکان زیاتریش خەڵک گوێی لە قسەی خێر وانە ئەم هەموو ئینسانی گوێ کەچی ئێمە خێری سەحابەکانمان بۆ بۆ چونکە ئەوان یەکەم جار تۆکان ناشتووە هەرچی گوڵێک ئەگرێ هەر لەو تۆی ئەوەڵەیە ئێمە هەمومان حەسەناتی سەحابەکانی بۆیە یعنی تۆش جاری وایە یەک خێرەکەی بەڵام ئەو خێرە هەتا بۆ دەمێنێتەوە بۆی ئینسانی مسلمان لە هیچ خێرێک سەڵ نەکاتەوە لە هیچ خێرێ بەکەم نەزان پێغەمبەر فەرمووی لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. کردنەوەی گەورەی و فەزلی ئەم نۆڕۆژەیە دەڕۆژە لە ڕۆژووی عەرەفەیە بۆ نمونە خوشکێکی بەڕێز لە ڕۆژی عەرەفەیە دەکەوێتە سووڕی مانگانەوە یا مرۆڤێکی بەڕێز لە ئەزانێ لە ئێستەوە نەخۆشیەکی وای هەیە حەبوو دەرمانێکی هەیە ناتوانێت ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بێ و ئیوامان هەیە دەڵێ من کرێکاریەکەم ئەگەر بوونە ئەو ڕۆژە ناچارم بچم بۆەوەی جلوبەرگێک خوانێکی ڕازاوە بۆ ماڵ مناڵەکەم بکڕم. کوردکردنەوەی ئەم نۆڕۆژی نۆمینەی حاجیانە ئەم دەڕۆژەی سەرەتای مانگی زیلحیجە تەنها لە ڕۆژووی عەرەفەدا شتێکی دروستە مەبەستمەوەیە کاتێ کرێکارێک دەتوانێت تا بلۆکێک دێنێت تا شتێ دوو زیکر بخوێنێ سەلامکردن ڕوویەکی خۆش زەردەخەنە کەلیمەیەکی طەیبە ئەمانە دەکرێت هەمویان کار و کردەوەی چاک بن لە پاڵ ئەوەشدا کرێکاری و ئارەق ڕشتنەکەی بۆ پارویەکی حەڵاڵ لەوە چێ هێندەی ڕۆژووی عەرەفەکەش فەزل و گەورەی لای خوای گەورە بۆ بنووسرێ. بەتەئکید قسەکەی جەنابەت تەواوە یعنی ئینسانی مسڵمان بەڵام تر لەبەرەوەی ئینسانەکان دەرەجاتن چۆن لە مەکتەبە تەمەڵ هەیە تەمەڵتر هەیە زیرەک هەیە زیرەکتر هەیە ئینسانە مسڵمانەکانی جوان یعنی تۆ ناتوانانی ڕێکی خەی بەڵام شەرع هاتووە بەشی هەمویانی داناوە ئەوانەی کە زۆر بە جورئەتن و بە ئازان ئەڵێ کاکە من 9 ڕۆژ بە ڕۆژوە بم 9 ڕۆژ قورئانە خوێنم 9 ڕۆژ چاکە ئەەکەم ئەم 9 ڕۆژە زیکری زۆرەکەم ئەم 9 ڕۆژە یعنی هەچی چاکەیەک بۆم کرێکم. هەندێکی تریش هەن وەگوتم ئەیمانیان زەعیفە خۆیان داناوە ڕۆژی عەرەفە هەندێکەش وەکو جەناب دەڵێ یعنی عوزری شەرعی هەیە ئەم خوشکە بەڕێزە یعنی یا هەر کەسێک کاکەوێتە ئەو ڕۆژێ و نەخۆشە یان عوزرێکی شەرعی هەیە ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ بەس ڕۆژەکەی دانەناوە فەرموویەتی ئەم 9 ڕۆژە زیکری زۆرتیا بکەن. زیکر نەپێویستی بە لەشپاکیە نەپێویستی بە دەستنوێژە پێویستی بە هیچ نیە خۆ ئەگەر ئەمانەشی لەگەڵابێ خێرەکەی زیاتر بەڵام ئەمەش نەبێ هەر دروستە چونکە خاتو عایشە فەرمێ کان الرسول الله صلی الله علیه و سلم یذکر الله في كل احیانه ئێمە ئیمڕۆ زۆربەی جار بەهۆی زمانمانەوە یان ئێستا بەهۆی ئەو چاتانەی کە ئینووسین یا ئەو شتانەی کە بڵاویەکەینەوە گوناهبارە بین بۆی ئینسان کە بە زیکرەوە مەشغوڵ بوو فریای ئەوانە ناکەی ئینسان کە زیکری کرد فریای غیبەت ناکەوێت فریای بوختان ناکەوێت فریای باسکردنی خەڵک ناکەوێت تۆ مەشغوڵی ئەوەی کە دایمە یادی خوا بکە اینجا کە زۆر زیکری خوا کرد لە موقیفێکە کاتێ ئەتەوێت ئیشێکی خراپ بکە یەکسەری بیری خوا دەکەوێتەوە چونکە تۆ ئەو نەو زیکر کردووە زیکر چۆتە ناو هەموو لاشەتەوە چۆتە خوێنتەوە بۆیە یعنی ئەو خوشکە بەڕێزانە یعنی ئەو کەسانەی کە نەخۆشن ئەمان زیکری خوا بکەن سوبحان الله بکەن با ئەو کابرا شانازیەکە ئەڵێ من 9 ڕۆژ بە ڕۆژوو بم تۆ شانازی بکە بڵێ کاکە من ئەم 10 ڕۆژە 10 ملیار جار وتمە سوبحان الله 10 ملیار جار وتمە سوبحان الله من زۆر جار بە نوێژ خوێنەکانی خۆم ئەڵێم لە جومعەیە ئەڵێم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قول بمعروف ونهي عن صدقة ونهي عن المنكر صدقة
والتهليل صدقة والتحميد صدقة. في غمر فهم بلي سبحان الله خيرك أبو نسر، بلي الحمد لله خيرك أبو نسر. بلام تو بكركي خو بكشكي خو دلي كركم فلان شد شاك بيك، كشكم فلان شد خرابة ميكة، يا كشكم فلان شد شاك بيك كركم فلان شد خرابة ميكة. أما خيرك أبو نسر، أم خيره بكم زارين. تو دوجا بكركي كاك والله من النصيحات كر زمان مداكو كاك كوا أو من النصيحات كروا. قيشك بعد تو خواي قبل النامي كرد وكان أبو بنوسر 10,000 جاب بكركي وتونيشك. تو كاك لم 10,000 جاري كي هاري قريت. لم 10,000 جاري كبكشك دل إلا تشكة يعني. وما على الرسول إلا البلاغ. واني تو نهرم خير صدقات أنا بوكو أبيته. أما همي بالانسا شيء تصير كار خير كاني تو هم بالانسا كو أوكي تو لقيامته خلقي أسا هرب بالانس كاري خير خوازيك. وانيا أم بالانس أنا كو كاتو إكابة فارو إيابة بمنالك إيابة نخوشك إكابة خانو بو كسك. إيمر أنهم بالانسي خيرك كو أكينه براسي بو قيامت من خيرك جوري يعني إما هيج وكو جناب الفرمي هيج تيا بكم مزانة توخ بيغمر فرمي بس بدم مسلمانك وبيب كنا بقى وهسكا دنيا همين الرخاوة چونکە کە تۆ زاری وایە کچی بەڕم سڵمانە تازیەکە کە تەوقەوشت نەماوە ئەگەر دوومچاویشت تێک ترشابێ دەگابرا وازای هەموو دنیا ڕووخاوە بەس کە تۆ بە ڕوویەکی خۆشەوە هەستەکا کە وەڵا ئینسانێک هەیە بەهێزە بەرامبەر ئەم نەخۆشیە بەرامبەر ئەم وەزعە بەرامبەر ئەم نەبوونیە بۆیە ئینسانی مسلمان دایمە یعنی ڕووی خۆشی خۆی بەکاربێنێ حتا لە جەژنیشا مسلمانان یعنی قەیچێکە تۆ ئەگەر بۆ ئەچی بۆ ماڵان خۆشە نییە بچیتە ژوورۆ ئێمە چەند جەژنی تر گەڕای نەچینەتە ژوورۆ دنیاش کۆڕۆناش نەبووە قەیچێکە با بشگەڕین نەچینە ژوور هەر لە دەرگاوە پیرۆزبایی لە کابرا بکەین ڕۆیەکی خۆشی پیشان بین گردن ئازاییە بکەین تێگەی سەلامێکی لێ بکەین یەکتر پیشان یەکتر کاکە خۆ دنیاش ئەوەش نییە خەڵکەوە تا لە وڵاتە پێشکەوتۆکان هەندێکی لەگەڵ ئەم ڤایرۆسەژە زۆر بە ڕێکوپێکی مامەڵاکەن و پیان وایە مەخلوقێکات تۆ ئەم کەونەوە بێ پێشوازی لێ بکەی چی لێگە خۆ دەرناکرێت ئەی ڕۆگۆ مەخلوقی دەرهاتووە و یان ئەبێت تۆ لەگەڵ یا خۆ بگونجێنی یان ئەبێت یعنی خۆتی لێبشایەتەوە ناشتوانین خۆتی لێبشایت چونکە ئەچێتە هەموو شوێنێک لەناو هەوایە خۆ تۆ ناتوانین هەوا لە خۆمە ناکەی بۆیە ئێمەی مسلمان بەڕاستی لەم دەڕۆژە پێویستمانەکو جەناب فەرمووی هەر دڵی خەڵک خۆشکەی قسەی خێرە هەبێت چاک هەر چاکەیەک پێمانەکرێت لەم دەڕۆژە کەم تەرخەمی نەکەین چونکە ئینشاءالله وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەی داوە کە کردەوەی ئەم دەڕۆژە لە لای خوا تەنانەت لە جیهادکردن لە ڕێی خواشە خێری زیاترە بۆیە ئینسانی مسلمان ئیمڕۆ ئەو شتانی لە بەردەسا نییە بەڵام ئەم خێری لە بەردەسە ئەگەر ئیمڕۆ خۆت حازرکەی بۆ ئەم خێرە سبەی لە جیهادی ژاتە پێشەوە خوای گەورە بەنسیمانیکە ئینشەڵڵا جەنابی مامۆستا پێم خۆشە کۆتا پرسیاری بەرنامەکەم ئەوە بێ خۆ ئامادەیی و پاکردنەوەی دەروون لە بوغز و کینە بە جۆرێ لە جۆرەکان خەڵکانێک گەنە گونجن لە ئەگونجە بە درێژایی ساڵیا لە نێوان جەژنی پیرۆزی ڕەمەزان تا قوربان ناکۆکیەک بوغزێک کینەیە دەمەقاڵێ دوژمن ئەوەی کە قسەیەک لە فەیسبووکی شاد ئەگە دروست بوو بێ کەوتۆتە نێوانمانەوە تا چەند پێویستە لە ئێستاوە لەبەر حرمەتی مانگی زیلحیجە و وەکو ئامادەکاریەکیش بۆ جەژنی پیرۆزی قوربان بڕۆین دەستی محبەت و خۆشەویستی بۆ دۆستانمان بۆ ئەوانەی کە لە خانەوادەکانمانە لەگەڵیان ناکۆک و ناتەباین درێژ بکەین و محبەت و خۆشەویستی بکەین هەوێنی نێوان ئێمە و ئەو کەسانی کە زویر بووین لیان خۆش زەو بە تۆ مامۆستایەک ئەی فەرموو ئێمە چونکە قاچمانە نا بە قاچ یەک و شانمان نا بە شانی یەک و بەڵام دڵمان لەگەڵ یەکا نەبوو خوای گەورە کۆرۆنای بۆ نارین لێکی جیاکردینەوە جا لە ڕاستیشە قسەکەی جەنابەت تەواوە ئێمەی مسلمان بەڕاستی پێویستە یعنی ناکۆکیەکان نابرن چونکە زۆربەی ناکۆکیەکان لەسەر دنیای ئەمڕۆ زۆر کەم ناکۆکی لەسەر دین هەیە ئەنی ئینسانێ لە ئینسانی عاجز بێ بڵێ وەڵایی لەسەر دین لێو عاجز بوو لەسەر فڵانشت لێو عاجز بوو بۆیە ناکۆکیەکانی ئێمە زۆرتری لەسەر دنیاە ئەگەر ئینسانی مسلمان دڵی ئەو مسلمانانە خۆشکە ئاش بێتۆ لەگەڵیانە ڕووی خۆشیان بادێ لەم دەڕۆژەیە بە ئەمە کارێکی خێر بێ بۆ تۆ ئەنووسرێ چونکە ئێمە حەدیثی صحیحمان هەیە کە لە جەژنە زۆرترین کەس خوا گەردنیان لە ئاگر ڕزگارک دێ فەرمێ بەڵام ئەو کەسانە ناگرێت و حەدیثەکە بە نەس فەرمێتی ئیلا المشاحن ئیلا کەسێک کە ڕق و قینە هەیە لەگە برایەکی تریە لەگە خوشکێکیە بۆیە بەڕاستی زۆر خەتەرە بەتایەتی ئەگەر نزیک بن لە یەکترەوە ئەو گوناحەکەی زیاترە چونکە تۆ لە بینی سیلەی ڕەحمە دۆستایەتی و دژمنایەتی هەبێ خەتەرترێک دژمنایەتی هەبێ ئەبێ لە بینی سیلەی ڕەحمە دۆستایەتیکە زیاتر بێت چونکە خوای گەورە فەرمێ لە قورئاندا یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون.
ئینسانی ئیماندار لە خوا بترسە دوای ئەفەرمێ وەلئەرحام ئیتەقوا الئەرحام ئێوە بترسنەوەی کە خزمە نزیکەکانتان کەسە نزیکەکانتان دڵیان نێتە عاجز بێ بۆیە ئەوە شتێکی گرنگە کە ئینسانی مسلمان بیکە ئەوە خێری ئەم ڕۆژەشی دەستکەوێ و بۆ جەژنیش حازر بێ کە تۆ چوویتە ماڵی جەژن وەکو گەردە نازایی نەچی وەکو جەژن وەکو خۆشی بچی بۆ لای ئەوە دوو جار تەکیدی خۆشیەکەیە و لە هەمان کاتیشە ئێمە بەڕاستی خوای گەورە بۆ هەموو گەورەیی خۆیەوە کابرا کوفرەکە داوای لەبرنەکە لێی خۆشە بێ حتى ئیمامی غەزالی فەرمێ ئەو خوایە ئەوەندە بەڕەحمە فەرمێ إلا الذين دەربارەی و کەسانەی کە مسلمانانیان سووتان ئەفەرمێت ثم لم يتوبوا ثم إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا ئەفەرمێ کابرا مسلمانی سووتاندووە خۆشەویستانی خوای سووتاندووە خسوێتە ناو چاڵێکەوە بەڵام خوا فەرمێت تەوبەشی نەکرد پێگەی براکانی یوسف کە خۆشەویستی خوا بوو بەڵام تەوبەیان نەکرد خوای گەورە چی بەسەرهێنان بەڵام کە تەوبەیان کرد خوای گەورە خۆشی بۆ گەڕانەوە گەورەی کردن لە شوێنێکی بچووکە بردنی بۆ شوێنێکی گەورە لەوەی کە شوێنێکە بەشی خۆشیان دەستناکە خواردن بیخۆن خوای گەورە کردنی بە برای عەزیزی میسر بۆیە ئینسانی مسلمان گەورەی براکەت گەورەی خوشکەکەت گەورەی تۆیە دەوڵەمەندی ئەو دەوڵەمەندی تۆیە خۆشگوزەرانی ئەو خۆشگوزەرانی تۆی بۆی ئێمەی مسلمان بەڕاستی بێ لەو شتانە زۆر جار ینی هەندێک مسلمان پرسیارەکەن مامۆستا من خوشکەکەم ئەڵێ بە پێی قانون داوای ئەوە ئەکا ئەڵێ وەکو براکەم میراتی مەسەرادا بەشکری خوا ئەمە مسلمانە برا بەڕێزەکەم ئەو گوناهبارە بەڵام تۆ بۆ ئیشێ ناکەی هەم ئیسلامی لەبەر چاو جوانکەی هەم ئەوی لە ئیشە حرامەکە دوورخێتەوە دیچی تم بڕۆ تۆ پێی بڵێ خوشکەکەم قانون وەکو من ناداتێ تۆ مەچۆ بەلای قانون با گوناهبار نەبی من ئەدەمێ تۆ بڵێ من کاکە من ئەو سیوەرەقە زیایی کە بەر منەکەی و حەقی تۆیە من ئەو سیوەرەقە بۆ تۆ گەڕێنەوە ئەو کاتە تۆ دوو خێرەکەی یەکەم ئەی سەلمێنی کە مسلمان پارەی خۆش ناوێ خۆی خۆشەوێ دووهەم بەرامبەرەکەشە تووشی گوناح نابێ ناچێت بۆ لای قانون و شکات و سێهەمیش هەر تۆ فەزڵێ بێ بەسەرەوە وەکو پێغەمبەر بە کابرای فەرموو من ئەچم بۆ لای خزمەکانم ئەوان نایەن فەرمی دەی ئەگەر وابێ ئەوان ناشرینە ئەوان شەرمەزارە بن ئەوان لوتیانە چێ بە خۆڵانی شەرمەزارە جەنابی مامۆستا جەزای تۆش خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە و پەیوە جوانەکانیش خوای گەورە لێتان قبوڵ بکە ئینشاءڵڵا زۆر سپاس لە جەنابیشتان ئینشاءڵڵا لەو دەڕۆژە بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لەسەرەوە حسابێ ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هیچ کاممان بێبەش نەبین لە فەزڵ و گەورەی دەڕۆژی سەرەتای مانگی زیلحیجە خواتان لەگەڵ